گورگ ئاژەڵێکی درڕندە و هەستیارە ماڵی کردنی سەختە، بەڵام بە تێپەڕبوونی کات ئەتوانرێت ماڵی بکرێ. زانەکان بۆیان دەرکەوتووە کە گورگ یەکەمین ئاژەڵ بووە کە ماڵی کرابێ، بەڵام تا تەمەنێکی دیاریکرا و دواترە بێت دەست بەسەر بکرێت. گورگ توانای بۆنکردنی زۆر لە سەگ بەهێزترە، بە تایبەت بۆ خوێنی مرۆڤ، ئەویش بەوەی لە دووری دەیها کیلۆمەتر بۆنی خوێنی مرۆڤەکە. گورگ بە ڕادەیەک زیرەکە کاتێک بێوێ پەلاماری ڕەوا ئاژەڵێک بدا، ئەزانێ شوانی ئاژەڵەکان چەکی پێیانە. لەسەرم بنەمایەش بڕیاری هێرشکردنەیە، هەروازانێت شوانەکە پیاوە یا ئافرەت، مەژاندەرێکی دیکەیە بۆ هێرش بردن یاخود کشانەوە. گورگ بەردەوامە گەڕێ، واتە ئاژەڵێکی کۆچەریە و لەی شوێنێک جێگیر نابێت، داگاتە نێچیرێک و خواردنی ڕۆژانەی دابینەکە. هەرکە نێچیرێکیشی گرت، سەرەتا شوێنە نەرمەکانی خوا وەک گورچیلە و جگەر، دواتر شوێنەکانی تری. توێژینەوەیەک باز لەواکە ژیانی گورگ بەشێکی کۆمەڵایەتیە و لە ژیانی مرۆڤەوە نزیکە، ئەمە وێڕایەوەی بەشێکی تری ژیانی هێرشبەر و دڕندەیە. بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک خاسیەت لەبارەی گورگەوە باس کراوە کە ئەمانن: گورگ هاوسەرگیری لەگەڵ دایک و خوشکەکانی ناکە، بەرژەوەندی گشتی لە پێش هەموو بەرژەوەندیەکانی وێتی. گورگی باوک زۆر هەستیارە لەوەی کە بێچوەکانی برسی نیاننا. گورگ یەکجار هاوسەرگیریەکە، خیانەت لە یەکتر ناکەن، لاموو بارودۆخێکە بە یەکەوەن هەتا وەکو مردن. بۆیە گورگەکان لە هەر خێزانێک هەمویان ئەندامانی یەک خێزان. کاتێ باوکەکەیان دایکەکە ئەمرێ، بۆ ماوەی 3 مانگ یان ساڵێک پرسەبارە بن، زۆر جاریش بەخۆ کوشتن کۆتایی بە ژیانی خۆیان لێنن. دوای ئەوەی گورجی دایک و باوک پیرە بن و ناتوانن نێچیر ڕاوکەن، لەلایەن بێچوەکانیانەوە بەخێوەکرێن و خواردنیان بۆ ئامادەکەن. کاتێک گورگ لە نێو خۆیان ئارەزووی هاوسەرگیریەکەن، نابێت لەگەڵ دایک و باوکیان بمێننەوە، ئەبێ دەو شوێنە جێبێڵن و شوێنێک بۆ خۆیان بدۆزنەوە. لە ناو گورگدا فرەژنی نییە، ئەگەر گورگێک نیازی پرۆسەیەکی وای هەبێ، ئەبێ لە ناوچەکەی دوور بکەوێتەوە. لە ناو ڕەوەی گورگ نازناو هەیە، گورجی گەورە نازناو بۆ گورجی بچووک جێدێڵێ. گورگ گۆشتی مردارەوە بوو ناخوە. لە کاتی ڕەوکردنیان 3 گورجی ئازا و هێرشبەر لە پێشەوە ڕۆن بۆ هەر ئەگەرێکی چاوەڕوان نەکراو، 5 گورجی بەهێزیش لە دوای ئەوانەوە. گورگ لە نێو ڕەودا سەرکردەکەیان لە بەشی دواوە ڕوە، پارێزگاری لە هەر هێرشێکی دواواکە. گورگ پلان دانێت پێشەوەی هێرش بکە، بۆ بەرگریش پلانی هەیە. لە پانتایەکی دیاری کراوە بەرگری لە خاکی خۆیەکە، خاک لای ئەو زۆر پیرۆزە و بە کەرامەتی خۆی زانێت.